من كناوم عمر محمد فرهاد ناسراوم با عمر فرهادي لدایک بووی 4 نیسانی ساڵی 1938 لە گەڕەکی تێراوە شاری هەولێر یەکەم خوێندەواریم لە ڕێگای قوتابخانەی ئیبن المستەوفی بووە کە لە گەڕەکی تێراوە 4م قوتابخانە بوو لە هەولێر دامەزرا بێگومان مەکتەبی یەکەم قوتابخانەی یەکەم أربيل الأولى يعني أربيل يكم أربيل بوا دواء أربيل الثانية بو دواء أربيل الثالثة بو ناو كان قران بناوي ابن خلكان ومظفرية وخالدية وبلام ابن المستوفي وكوزاناي شيخ الشهورير بوا بناوي أو ماوتوا من لصالي 1934 لو قطاب خانية بوما قطابي فيري خوين دواري بوم ومن كساوم كردو باكم ملابو تساوم لنا وكتاب ودفتر وقلم وكاغذ كردو بالنسبة لما خوێندەواری کارێکی ئاسان بوو خۆشتر بوو لەوەی کا بڵێن یەکێک ئەوەی نەدی بێ. ليرة قطابي والملو ما أربيل الولاي وهم أمستاج بما الله أربيل الولاي ما مستاج زابير بو أو مستاج رسمي بيدقوتنا علي حسين كسرة شعلان حسين كسرة أو أبو كمال طيب ما مستاج رياضة مابو أو ما مستاج أوش ما مستاج زابير فني ما مستاج رسم مابو. بخير بين بو مۆزەخانە و ئەرشیفی پەروەردەی هەولێر من مامۆستا ئومێد بەرزنجی بەڕێوەبەری مۆزەخانە و ئەرشیفی پەروەردەی هەولێرم ئەمڕۆ بەیەکەوە باس لە کۆنترین قوتابخانەی شاری هەولێر و تاکە مۆزەخانە دەکەین لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە ساڵانی بیستەکان کە دەوڵەتی عێراق دروست دەبێ ئەو کاتی کە سیستەمی پاشایەتی دەبێ بێگومان قوتابخانەیەک دروست دەکرێ بە ناوی ئەربیل ئولا بەڵام ڕۆژ لە دوای ڕۆژ و ساڵ لە دوای ساڵ ژمارەی قوتابی زیاد دەبێت بۆیە لەسەر داواکاری خەڵکی هەولێر و لە ڕێگەی مامۆستای کۆچکرد و خوا لێی خۆش بوو ئەحمەد ناجی نامەیەک بۆ مەلیکی ئەو کاتەی عێراق مەلیک فەیسەڵی یەکەم دەنێردرێت نامەکە دەبێتە جێ ڕەزامەندی و کە قوتابخانەیەکی فەرمی لە شاری هەولێر دروست بکرێت بۆیە ئەم باڵەخانەیە کە ئێمە ئێستا تۆماری ئەم بابەتەی لێ دەکەین یەکەم قوتابخانە دەبێت لە ساڵی 1928 دێتە دروستکردن وەک یەکەم باڵەخانەی فەرمی قوتابخانەکەش خەرخۆی وجودی هەبوو وەکو ئەربیل ئولا قوتابیەکان لەو قوتابخانە کۆنەی سەر قەڵات و یاخود ئەو خانووە بچووکانەی کە بۆ قوتابخانەکە بەکرێگیراون هەمووی دێتە ئێرە و دەست بە خوێندن دەکرێت لە یەکەم قوتابخانە لە ساڵی 1928 دڵسۆزان و مامۆستایانی ئەو سەردەما زۆر بە ڕوحێکی گەورە و پەروەردکارانە خزمەتی قوتابیانیان کردووە ناوەکان زۆرن دەبێ بمان بورن کە نەتوانین هەندێکمان لە بیرنە بێ مامۆستا ئەحمەد ناجی یەکێک دەبێ لەوان مامۆستا عەبدوڵڵا عەزیز کە بە هەولێری ناسراوە یەکێک دەبێ لەمانە و زۆرانی تر لە مامۆستا و بەڕێوەبەرانی کە خزمەتی ئەم شارە و ئەم قوتابخانەیان کردووە جوانی و گەورەیی ئەم قوتابخانەیە لەوەدا بووە کە هەرچی ئاین و ئاینجا هەبووە هەرچی نەتەوە هەبووە لەم شارە بەیەکەوە لە یەک پۆل خوێندویانە بێ ئەوەی ڕۆژێک لە ڕۆژان
کەس هەستی بریندار بێ کە ئاینێکی جیاوازە یا لە نەتەوەیەکی تردایە. کورد، عەرەب، تورکمان، ئاشووری، کریستیان، تەنانەت جوولەکەکانیش لە شاری هەولێر وەکو برا زۆر بە ئاشتی بەیەکەوە ژیاون، هەر بۆیەش ناوینراوە قوتابخانەی بەیەکەوە ژیان. بەردەوام دەبێ تاوەکو کۆتایی ساڵانی 50کان و 60کان ئەم قوتابخانەیە ڕۆژ بە ڕۆژ ژمارە قوتابیەکانی زیاد دەکات. بەڵام دواتر قوتابخانەکە دەگوازرێتەوە شوێنی ئامادەی ڕزگاری ئێستا، چونکە ژمارە قوتابیەکانی زیاد دەبێ، بەڵام قوتابخانەی ئیبن خولەکان لەم باڵەخانەیە بەردەوام دەبن تا ساڵانی 2000کان. ئەوەی کە پێویستە ئاوڕی لێ بدرێتەوە سیستەمێکی پەروەردەیی زۆر سەرکەوتوو، سیستەمێکی پەروەردەیی زۆر ئەکادیمی و جوان لەم قوتابخانەیە بەڕێوە چووە. تەنانەت قوتابیان و ئەو نەوەیەی کە پێشووتر لەم قوتابخانەیە قوتابی بوون شاهێدی ئەوە دەدەن کە سیستەمە پەروەردەیەکە زۆر سەرکەوتوو بووە. لەو ماوەیە کە من لە وەزارەتی پەروەردە بووم، ڕۆژێکیان کە سەردانی یەکێک لە قوتابخانەکانی ناوهەولێرمان کرد، سەردانی مەیدانی، یەکێک لە ژوورەکان بینرا کە ژمارەیەکی زۆر لە سجلات و دەفتەری تۆمارکردنی لێبوو بێناز لەو ژوورە کەوتبوو. دوایەوە داوام لە بەڕێز شێخ ئیسماعیل بەرزنجی کە بەڕێوەبەری ڕاگەیاندنی وەزارەت بوو سەردانم کە بزانی ئەو کەلوپەلانە چییە. ڕۆژی پاشتر گەڕاوە بە هەیەجانێک یەکجار زۆر هات یەکێک لەو سجلانەی لەگە خۆ هێنا کە سیەکان بوو و بە تایبەتیش لاپەڕێکی کردەوە لە مانجی دەی 1938 کە وێنەی بابمی تێدا بوو محسین زەیی کە لە ئەربیل ئولا دەستی بە خوێندن کردبوو لە پۆلی یەکی سەرەتایی. تەوان بۆ من شخصی شتێکی زۆر تایبەت بوو، بەڵام کە بینیشم خەڵکانێکی زۆر کەسایەتێکی ئەو شارە لەو قوتابخانە خوێندیتیان و ئەو سجلە و ئەو سەروەتەش بەڕاستی وام هەست کرد کە بێنازە و پێویستە ئاوڕێکی لێ بدرێتەوە بپارێزرێتن. ئیتر بیرۆکەی پاراستنی ئەو کەلوپەلانە هاتەکایەوە و چش لەوەی باشتر کە لەو شوێنە کە یەکەم قوتابخانەی هەولێری فەرمی بووە بە ناوی ئەربیل ئولا لە هەمان شوێن بتانین ئەو کەلوپەلانە کۆ بکەینەوە. ئەو کاتە بیناکە لەلایەن وەزارەتی ناوخۆ بەکاردەهات، پۆلیسی ئینزیبات لە ناو شار لەوێ بەکاریان دەهێنا، زۆر بێسەر و بەر بوو. ئیتر بە سوپاسەوە وەزیری ناوخۆ ئەو کات بەڕێز کەریم سنجاری ڕەزامەندی دا کە ئەو بینایە تەسلیم بە پەروەردە بکرێتەوە و لەگە بەڕێز نەوزاد هادی پارێزگاری هەولێری ئەو کات و چەند کەسایەتی تریش لە ئەنجومەنی پارێزگا خوا لێ خۆش بوو شێخ عەزیز بەرزنجی و هەموو بەڕێزەکانی تریش کە هیمەتێکی چاچیان کرد و هاوکاریەکی باش پێشکەشکرا لە بۆ نۆژەنکردنەوەی بیناکە لەسەر تێڕازی خۆی جاران و بکرێتە بە موزەخانە و ئەرشیفی پەروەردەیی هەولێر. ئیتر کە کارەکان تەواو بوو هەوڵدرا کە ئەو کەلوپەلانە کۆ بکرێتەوە. دوای ئەوە بەڕاستی بە سوپاسەوە خەڵکانێک کە خۆیان لەوێ قوتابی بوونە یا بابیان یا کەسوکاریان لەوێ مامۆستا بووە کەلوپەلە تایبەتیەکانی ئەو مامۆستایە بە ڕێزانەی سیەکان و چلەکان و بەسەرەوە پێشکەشی موزەخانەیان کرد و ئەو ڕۆژ دەبینن بەو شێوازە لەوێ پارێزراوە و بوویتە ناوەندێکی گرنگی ئەرشیفی پەروەردەیی و ڕۆژانەش خەڵکانێک یەکجار زۆر سەردانی دەکەن و سوپاسی یەکەیەکەی ئەو خەڵکە دەکەم کە لەوێ هاوکار بوون لە بۆ دروستکردنی و پەرپێدانی ئەو بیرۆکە و نۆژەنکردنەوەی و هەروها بەردەوامبوونی کارەکانیان کە ئەوڕۆ بە شێوەیەکی ڕێک و پێک ئەنجام دەدرێ.
یەکێ لەو شوێنانە قوتابخانەی ئەربیل ئولا بوو چکە یەکەم قوتابخانە بوو کە لە دوای قەڵات لە کۆتایی بیستەکان لە وەختی پاشایەتی دروستکرایە لە هەولێر بۆیە کە بە حکمی ئەوەی ببووە بازار و تەڵەبەشی کەم لێ نمابوو ینی یەک لەو شوێنانەی بوو کە بیرۆکە دەکراوە بکرێتە شوێنێکی بازرگانی و بەو بابەتانەی بە حکمی ئەوەی سنتەری شارە ئێمە یەکسەر بە شارەوانیمان ڕاگەیاند و بە پەروەردەشمان ڕاگەیاند کە ئەو قوتابخانەیە دەمینێ وەکو بەشێکی کەلتوری وەکو بەشێک لە شوێنەوارەکانی ناوشاری هەولێر چۆن قەیسەری بەو شێوەی کە نۆژەنمان کردەوە و پارکی شار دروستکرا قەڵات دەست بە نۆژەنکردەوەی کرا ئەگەرەکی عەرەب و تعجیل و خانەقا چۆ بەشێک لە ناوچەکانی بەفەرزۆن و نۆژەن بکرێتەوە وەکو خۆی وەکو خانووە مێژویەکان چا بکرێتەوە ئەو پرۆسەیە کە دەست پێکرا ئەربیل ئولاش بپارێزرێ بە هەمان شێوە بڕیارماندا لە سەرەتاوە لە 2004 کە ئەربیل ئولا دەمێنێتەوە بیرۆکەی قۆناغی دووەمی بوو بیرۆکەی کە بکرێ بە مۆزەخانەی پەروەردە بە حقیقت ئەمە کاتی خۆی کاک ئیسماعیل بەرزنجی هاتووی پارێزگای زۆر دەکرد لەسەر زۆر بیرۆکە و شت و بابەت و ئەوانە یەک لەوانە ڕۆژێک هەندێک لە سزیلاتەکانی ئەربیل ئولای هینابوو کە ئەو سزیلاتانە پارێزراو بوون لای کاک ئیسماعیل لە قوتابخانەکەی خۆیان کە ئەم سجلاتانە بڵێن سجلاتی تەواوی سەرەتای ئەربیل ئولا بوو ئی قوتابی و مامۆستاکان و وێنەکانیان و ناویان و هەمووی تێدا بوو شتێکی زۆر بەهاو ئەوە بوو لەسەر ئەوە کە دانیشتی لەگە کاک ئیسماعیل لە پارێزگا بە ئەومان کرد گوتمان ئەمە نۆژەین دەکەینەوە لەسەر بجێ پەرەپێدانی پارێزگا و لە هەمان کاتدا ئەویش بیرۆکەی ئەوە تەڕح کرد ئەگەر بیکەینە مۆزەخانە فعلەن بڕیارمان دەگوتمان دەکەینە مۆزەخانەی پەروەردەی هەولێر و دواتریش کە دەست بە نۆژەنکردنەوەی کرا وەکو خۆی شێوازە ڕاستەقینەکەی خۆی وەکو ئێستا کە چۆن بۆ لە سەرەتا ئەربیل ئولا کە دروستکرای بە هەمان شێوە نۆژەن بکرێتەوە بودجەمان بۆ داناسا پەرەپێدانی پارێزگا نۆژەنکردنەوە مەکان دەرکرد و ئامادەکرا ئەو کاتی کە ئامادەکرا کاکسەفین دزەی وەزیری پەروەردە بوو کاک ئیسماعیلشا لە نووسینگەی کاکسەفین بوو لە وەزارەتی پەروەردە کاک ئیسماعیلمان هەردانە بە بەڕێوەبەری و سەرپەرشتی مۆزەخانەکە و ڕامانگەیاند کە ئەمە مۆزەخانەی پەروەردەی هەولێرە کە خۆشبەختانە کە جێی دڵخۆشی زۆربەی ئەو کەسانە بوون کە لەوێ ئەوانەی کە بەشەکی زۆر نەماون یان ئەوانەی کە لە ژیاندا ماون یەک لەوانە مامۆستا محسین دزەی کە قوتابی بووە لەوێندەرێ و لە سزلەکاندا هەیە و هەروەها ئەوانی تری بە ڕێزەکانی دیکەش کە مێژووی ئەو شارەیە بە حقیقەت کە بیستەکان و سیەکان و چلەکان و کە لەوێ خوێندیانە و ناو وێنەکانیشیان هەیە جا ئەوانەی کە جووەکان بووینەکە لە هەولێر ساری دانیال قەساب و ئەوانش کە لەوێ هەم تەڵەبە بوونە هەم مامۆستاش بوونە لە هەموو قۆناغەکان لە ئەرشیفەکەدا ئەوەکانیان هەیە و هەموو ئەوانەی لە هەولێرش کە هەر یەک لەوانەی کە لە پووری تایبەت بە قوتابخانەی ئەو سەردەمەیان ما بوو تایبەت مەسەن بە باوچیان بۆ باپیریان بۆ یان یەک ئەوانەی کە لە ژیاندا ماون چ ئەوانەی کە ئەمریکا بە فاتیان کردێ لە ژیاندا ناماون هەرێک لەوانە شتەکانیان هیناوە ناو مۆزەخانەکە و دەوڵەمەند کرا لە هەموو لایەک کە بە بیرۆکەیەک ئەو شوێنە بپارێزرێکە ئێستاش بەردەوام کە جێی سەرنجی هەر کەسێک دەبێت لە هەولێر کە سەردانی ئەو مۆزەخانە مێژوویەی بکاتن کە لە هەولێر کە بە حقیقەت دەکا بڵێن مێژووی خوێندنە لە هەولێر چکە یەکەم قوتابخانە بۆ لە دوای قەڵات لە خوارەوە دروست کراوە و شعرەکەی شاعری گەورەی هەولێریشکانی کە لە ڕۆژی کردنەوەی ئەم قوتابخانەیە شعرێکی گوتبوو شعرەکەشمان لەسەر دیوارەکەی قوتابخانەکەدانا ئەو شعرەیەکە کانی لە مەراسیمی کردنەوەی قوتابخانەکە گۆتیتی. قوتابخانەی ئەربیل ئولا وەکو لە ناوەکەی دیارە بە زمانی عەرەبی ینی قوتابخانەی یەکەمی ئەربیل یەکەمی هەولێر لە ئەو ساڵانێک کە دامەزراوە خەڵکەشی زۆر سەرەتا ڕویان تێکردووە کەسی خوێندەواری لە پەیدا بوو مەڵام من زۆر جار گوتومە ئەگەر مامۆستانە بێ ئەگەر قوتابخانە نەبێ ئێمە لە کوێ فێری خوێندەواری دەبووین و لە کوێ فێری ئەو خەڵکەی خاوەن بڕوانامەوە و ئەوەی پزیشکە و ئەوەی ئەندازیارە و مامۆستای و هەرچی بواری خوێندن و ئەو کارانە هەیە ئەگەر قوتابخانە نەبووە ئێمە لەکوێ بووین بەڕاستی کردنەوەی ئەو شوێنە بە ناوی ئەرشیفی پەروەردە یان مۆزەخانەی پەروەردەی شاری هەولێر کارێکی بەڕاستی دەتوانم بڵێم
مرۆڤایەتی و نیشتمان پەروەریشی بەرز تێدا هەیە ئەگەر وان نەبووایە ئەو ئەرشیفە چۆنە گەورەیە چۆن هەمووی خەزم دەکرا ڕاستە مامۆستا و قوتابی لە ماڵی خۆیان و لە ناو کتێبخانەکانی تایبەتی خۆیان ئەو شتانە هەبووە بەڵام ئەگەر لە شوێنێکی ئەوها کۆنەکرابووایەوە چۆن ئەو هەموو خەڵکە میوانانی دەرەوەی شاری هەولێر لە شارەکانی تری عێراق هەتا لە دەرەوەی عێراقیش لە شارەکە لە وڵاتانی دەرەوە دێن کە ئێرە دەبینن بەڕاستی سەرسامن پێی وابزانم لە سەر ئاستی هەموو عێراق تەنیا لە هەولێر ئەو مۆزەخانەیە تایبەت بە بواری پەروەردە هەیە شتێکتریش من بنسبەت ئەو بینایە دەڵێم کە یەکەم قوتابخانە لێرە بۆ ئەربیل الئولا لەو بڕواایەدا بەگەڵ ئەو پێشکەوتنەی کە شاری هەولێر دوای ڕاپەڕینەکە و بە ئیدارەی بەهرێم بوون و بوو پایتەختی هەرێم گۆڕانکاریی زۆر لە سیستمی بیناسازی کرا لە ناو شاری هەولێر لەوانەیە ئەو بینایە تێک دەدرا بۆ بۆ شتێکی تر بەڵام کە کرا بە مۆزەخانە بینایەکەشی پاراست لەوەی یانی کە تێک بچێ کە بەشێکە لە مێژووی بواری ڕەوشنبیری شاری هەولێر من دەستخۆشی لەو بەڕێزانە دەکەم کە بوونە هۆی دامەزراندنی ئەو مۆزەخانەیەوە چ بەسەر ئاسی پارێزگاری پێشووی هەولێر بەڕێز نەوزات هادی لەسەر برادەر و برای شیرینم نووسەر و کاک شێخ ئیسماعیل بەرزنجی و ئەو برادرانی تر وەکو کاریان بۆ ئەوە کرد و خەڵکێکی زۆریش بەڕاستی ئەوانەی کە ماڵ و بنەماڵەکانی مامۆستایان زۆر ئەرشیفێکی تایبەتی ئەو مامۆستایانیان هێنا لێرەیان دانا من خۆم پێناسێکی ساڵی 1950 کە قوتابی پۆلیسیی ناوەندی بووم لێرە گەورە کراوە دانراوە کە ئیمزای وەزیری مەعاریفی عێراقی لەسەر لەگەڵ ئیمزای خۆم و ئیمزای بەڕێوەبەری سانەوی هەولێر بەڕێز مامۆستا عوسمان قۆزە قەساب یادگارێکی زۆر هەیە لێرانە ئەوەی کە دێتەوە ئێرانە ئەوەی خاڵ بە تایبەتی بە تەمەنەکان وەکو ئێمە کە دێنەوە زۆر شتمان دێتەوە یاد نەوەی نوێژ دێ بەوە دەبێ شانازی بەوە بکە کە خەڵکانێک پێشوان باوکو باپیرانیان کە ئەوانیش بواریان پێ هەبووم کە ئەو مامۆستایانە کە خەڵکیان پەروەردە کردووە خەڵکیان فێرە خوێندەواری و بواری ڕۆشنبیری هەموو جۆرەکانی کردووە دەڵێمەوە ئەگەر قوتابخانە نەبووە ئێمە ئەندازیار و پزیشک و مامۆستا و پارێزەر و ئەوانەمان لەکوێ ئەو هەموو خوێندەواری ئەگەر ئێستا کە ڕێژەی خوێندەواری لە ناوەڕێمی کوردستان بەڕاستی ڕێژەیەکی بەرزە هەمووی سەرچاوەکانی ئەو قوتابخانانە پاراستنی ئەو بوارەش وەکو لە زۆر شوێنی تر مۆزەخانەی گەورە هەیە لە شارەکانی تری عێراق و لە دەرەوەی وڵاتانیش بەڵام لەوانەیە بواری پەروەردە وەکو بواری تەندروستی بواری وەرزش بەشێک بن لەو مۆزەخانانە بەڵام ئەو مۆزەخانەیە تایبەتە بە بواری پەروەردە من دەستخۆشی لە بەرپرسان و ئەوانەی کە ئەو ئێستاش کە بەڕێوەی دەمان کارمەندەکانی ئێرانە کارێکی جوانە پاراستنەی جوانی کراوە دوای ئەوەی ئێرەم تەواو کرد یعنی لە ئەربیل الئولا لە سێ جێم دیتەوە ئەو ناوی ئەو ئەلێرەشم دیتە سەفی دوو ئەلەو شوعبەی پشتەوە ئەلێرە ئەوانە پەنجەرە بوو ئێرە ئەو سێ پەنجەرە بوو دێن ڕوانی ئەو دیوی مالی مەلا مزگەفتی ئەلێرە بوو خانەی ئەحمەد غەفووری ئەلێرە بیستە و خانە بوو یعنی وەکو ئوتێلی ئەوانەی دەهاتن خۆش ناوشتووە تریان دەینا من تەڵبە بووم لێرە ئەو کاتی ساڵەکانی 62 ئەوانە بوو ساڵی 58 لە ئولای بوون عەبدولکەریم قاسم سەوڕەی کرد ئەمە مارمان هاتبووە سەیداوە ئاوادان کرابوو ئیتر ئەو مامۆستایەکمان هەبوو ناوی عەبدولکەریم ڕەوف زمان عەبدولکەریم قاسمی ئەوە مۆڤدەکی سینی هاتە عێراق ئەنجا نەشیدیان گوت مامۆستا ڕەوف عەبدولکەریم ڕەوف ئەوەکە لەسەر سەبوڕە لۆ نووسی بە سینی نووسی فێرش کردن ئەگەر ئەلاسەر ئەو وەفدەکەی سینی بێ ئەمە گۆرانەکەی برێ بە سینی بەتاکید ئەوانە زۆربیان بە تەمەنن یان لە ژیاندا نەماون یان لە تەمەنی زۆر گەورەدان کە بەشی زۆری ئەوەی لەو قۆناغا جیاوازانە لەو
قوتابخانە خوێندیتیان و هەمویان بەسەرەن هاوکار بوون لە دەوڵەمەندکردنی مۆزەخانەکە بە کەلوپەلومەوە دوو بابەتی کە تایبەت بەخۆیان بەوە لە ڕۆژانی قوتابی بووندا هەیان بۆ قوتابخانەکانیان هیناتەوە بەتاکید کەسایەتی گەورە و بەهێزیش بوونە کە خزمەتی کوردستانیان کردیا خزمەتی هەولێر و خزمەتی ئەو مێژوویان کردیا بەتاکید هەموو ئەوانەی کە کاتی خۆی لەوێ قوتابی بوونە لەو ساڵانەی کۆن کە باسمان کرد کە لەسەر خۆیان ڕادەوەستیتن کە ئەوەی ئەرشیفی خۆیان بین و ئەوەی تایبەتە بە خۆیانە من تەسەوڕ دەکەم جێ شوێنیان دەبتەوە بتوانین هەلەناو ئەو مۆزەخانەیە بکرێتەوە چکە تایبەتە ئەم مۆزەخانە بە مێژووی ئەو کەسانی کە لەو قوتابخانە لەو ساڵانەدا تیاندا خوێندووە چ قوتابی بوونە چ مامۆستا بوونە بۆیە مەسەلەی بەرفراوانکردنی بەشێ دیکەی مۆزەخانە ئەمە بەشێکی مێژووی ئەو ساڵانەی دەستپێکی دەتوانین بڵێن پرۆسەی خوێندن بۆ تقریبا لە هەولێر. وەی مۆزەخانە لە هەموو وڵاتێک دیرۆکی ئەو وڵاتە یاخود لەو وارێک کە ئەو مۆزەخانەی لە بۆ تەرخان دەکرێت پێشکەشکردنی کۆمەڵێک بەڵگە و شتی ناوازەیە کە لە ڕابردوو بەکار هاتیە و بەتایبەتی بواری پەروەردەش بوارێکی زۆر گرنگە لە هەموو کۆمەڵگایە کە وڵات بەرەو پێشەوە دەچی پێویستی بە پەروەردەکی تەندروست هەیە و ئەوەی کە بەدیش دەکرێت لە ئاستی مامۆستاکان کە دەبینن ژمارەی زۆری وێنەی مامۆستایەکانی بەڕێز لە هەموو پێکاتەکان لە کورد و لە عەرەب و لە تورکمان و لە کلدان و سریان و ئەرمەن و جوولەکە و لەوێ مامۆستا بوونە و ئەوەش ڕنگدانەوەی پێکەوە ژیان و پێکهاتەی کۆمەڵگای کوردستانی و بەتایبەتی هەولێریش بووە لۆیە بە پێویست دەزانرێت کە ئەو جۆرەشتانە بپارێزرێ و لێرەش داواش دەکەم حقیقەت لە ئاستی محافەزەکانی تر قەزاکان بتوانن شتێکی هاوشێوە و کاتی خۆشی لە دهۆک و لە سلێمانیش داوایان کرد داوایان لە وەزارەت کرد کە ئەو تیمە هاوکاریان بن لە بۆ دروستکردنی شتێکی هاوشێوەی ئەو مۆزەخانە و ئەرشیڤی پەروەردەیی بەڕاستی من دوای کە لە وەزارەت نەمام نازانم بە چ گەیشت بەڵام ئێستا دووبارە تەرجیحیان دەکەمەوە هانیان دەدەم کە ئەو جۆرە ناوەندانە ئەنجام بدەن لە بۆ پاراستنی ئەو کەلوپەلانە چونکە بەشێکی زۆری لەلایەن خانەوادەکانیان تونموچێت لە مەخزنێک خەزم کرابیتن بەهای ئەو کەلوپەلانە ممکنە زۆر نەزانن کە بەهای گرنگی ئەو کەلوپەلانە بۆیە لە شوێنێکی وا پارێزراو بیتن و خەڵک بتوانی بیبینی چه خەڵکی خۆمان چه خەڵکانی بێگانە کە بیانەوێ شتێک لەسەر کوردستان بزانن لە هەموو بوارەکان چه بواری هەزاران ساڵ پێش ئێستا کە لە ڕووی حەزارەتەوە و یاخود لە بواری پەروەردەی 100 ساڵی ڕابردوو تا ئەمڕۆ بایەخی خۆی هەیە و تەرجیحیان دەکەم کە بەو کارە هەڵستن. کەسایەتیەکی زۆر لەم قوتابخانەیە دواتر ڕنگ دەداتەوە و دەبێتە کەسایەتی و دەناسرێ بۆ نمونە ڕێزدار کاک مەحسین زەیی کە کەسایەتیەکی سیاسی گەورەیە هەر لەم قوتابخانەیە قوتابی بووە لەوانە با بڵێن محەممەد ئەربیلی کە هونەرمەندێکی میلی هونەری تورکمانە لە شاری هەولێر هەر لەم قوتابخانەیە قوتابی بووە و کەسانێکی زۆر دواتر پۆستی حکومی وەردەگرن کەسانێکی زۆر دواتر لەم شارە ڕۆلیان دەبێت قوتابی ئەم قوتابخانەیە دەبن بۆیە ئێمە بە شانازیەوە لە دوای 2000ەکان کە قوتابخانەکە کەڵکی ئەوەی نامێنێ وانەی تێدا بخوێنرێ ماوەیەک چۆڵ دەبێت حکوومەت چۆڵی دەکات قوتابخانەکە دواتر بە بیرۆکەی نووسەر و مامۆستا و سەرپەرشتیار مامۆستا ئیسماعیل بەرزنجی کە بیرۆکەکە داتە وەزارەتی پەروەردە ئێرە ببێت بە مۆزەخانەیەکی پەروەردەیی ساڵی 2012 بیرۆکەکە پەسەند دەکرێت و بە خۆشحاڵیەوە ئەو کاتە لەلایەن بەڕێز کاک نەوزاد هادی کە پارێزگای هەولێر بووە پارێزگاری هەولێر بووە بیرۆکەکە تەبەنی دەکرێت و ئەم باڵەخانەیە بۆ ماوەی 2 ساڵ نۆژەن دەکرێتەوە دواتر لە 19 سێی 2014 وەک یەکەم مۆزەخانە و ئەرشیفی پەروەردەیی لە شاری هەولێر دەرگای واڵا دەکرێت بۆیە دەڵێن یەکەم مۆزەخانە چونکە پێشووتر ڕەنگە لە شاری هەولێر مۆزەخانە زۆرن بەڵام تایبەت بە پەروەردە و فێرکردن تاکە مۆزەخانەیە تانانەت لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی ناوچەکەش بەڵێ ڕەنگە لە وڵاتانی دەوروبەر مۆزەخانەی پەروەردەیی هەن بەڵام لە ناو مۆزەخانەی ترن واتە مۆزەخانەیەکی تایبەت باڵەخانەیەکی تایبەت
تایبەت بکرێ بە مۆزەخانەی پەروەردەی دەکرێ بڵێن ئێمە تاکە مۆزەخانەی. ئێمە لە قوتابخانەکان لە هەولێر جیاوازی نەبوو نێوان ئەوە کوردە ئەوە عەرەبە ئەوە تورکمانە یان ئەوە ئیسلامە. ئەمە لە قۆناغی هەتا ساڵی 50 ناوەڕاستی 50 جووەکان لە هەولێر مابوون، ینی سەرتاسەری عێراقش بەرەو ئیسرائیل کۆچیان نەکردبوو. من بەش بە حاڵی خۆم لە پۆلی 2 سەرەتایی لە قوتابخانەی ئیبن مامۆستا شوعا مەخلووفە بۆ ئێستا وێنەی هەیە لێرانە. لە پۆلی 2 سەرەتایی مامۆستا من بوو. لە پۆلی 5 سەرەتاییش لە ئەربیل الثانیە مامۆستا زەکی بارۆخە بوو، مامۆستای جوو بوو، مامۆستای زمانی ئینگلیزی بوو. لە 6 سەرەتایی مامۆستا پنحاس سەلیم ئەویش وێنەی هەیە لێرە. لە پۆلی 6 سەرەتایی مامۆستای زمانی ئینگلیزی بووە، مامۆستای مەسیحیمان هەبووە. ئەوەتە هەندێکیانی عنکاوی بوون، مامۆستامان هەبوو لە مووسڵ دەهاتنە ئێرانە. ئەو جیاوازەی هەولێر هەرخۆی لە کۆنەوە شارێکی بڵێن کراوە بۆ هەموو ئاین و نەتەوە ئەوینان. هەولێر کورد و تورکمان و عەرەب و ئەوانەی زۆر لێ بوو. ئێستاش لامۆ وێنەی 5 قوتابی هەیە لێرانە، عەرەب و کورد و جوو مەسیحی و ئەوە تورکمان ئەوانی تێدا هەیە. ئەو پێکەوە ژیانەی ناو شارەکە بەڕاستی ئێستاش بەردەوامە. شارێکە ینی خەڵک بۆ خۆی ڕادەشێشی ئەو تەبیعەتێ هەیە ئەو شاری هەولێرە. مامۆستایەکانیشمان ئەو جیاوازیە نەبووێن، ئەمە کە عەرەبە ئەمە کوردە، ئەمە تەنیا ئەمە دەرسی دینمان هەبوو. دەرسی دینەکە قوتابیە مەسیحیەکان بەشداری نەدەکرد لەو وێنێ، چونکە ئەوانی نەدەگرتەوە. منازم ئەو کاتەی زەمە سەردی ئێمە وا بوو، تەنیا وانەی دین بەس بۆ موسڵمانان بوو. من کە لە گەرشی تێراوە چوومە قوتابخانە یەکەم جار، چەند ئەوانەی کە هاوتەمەنم بوون و لە یادم مابن، هەندێکیان لە جیاندا نەماون، ناتوانم بڵێم نازانم، یاری زۆر بەوردی. ئیبراهیم شێخ حوسێن هەبوو، باوکی فەرمانبەری شارەوانی بوو. ئەسعەد عەزیز حەسەن ئێستاش ماوە لە ژیاندا، دەزانم ئەو ینی بە یەک کاتێ بەچووینە قوتابخانەی بریل مستەوفی. ئەحسان عەزیز هەبوون لە یادی بەخێر نەماوە لە ژیاندا. هەروە ئەحمەد محەممەد تێلچی هەبوو لە گەڕەکەکانی خۆمان. لە تێراوە ئەو قوتابخانەی کە کراوە عەرزمکردن 4 پۆل بوو. مامۆستایەکانیشمان یەک لە مامۆستایەکانمان لە قوتابخانەی بریل مستەوفی جوو بوو، هیچ جیاوازی ئەومان نەدەکرد. ئەوە جووە وەکو ئێمە بە کوردی و بە عەرەبی قسەی دەکرد هینەکانی. قوتابەکانی عنکاوە لە عنکاوە قوتابخانیان هەبوو دایانخیند بەس بۆ خوێندنی ناوەندی و بڵێن سانەویان پێدەگوت، دەهاتنە هەولێر لە شارۆچکەی عنکاوە لێرە دایانخوێند. مامۆستایەکان ئێمە بەڕاستی جیاوازمان نەدەدی، ینی لە قۆناغی سەرەتایی مامۆستامان هەبوو خەڵکی مووسڵ بوو، کوردیان نەدەزانی، دەرسی وانەی عەرەبیان کە پێدەگوتینەوە تاریخ و جوغرافیا. فەیسەڵ ئەفەندی هەموو ڕۆژ فەیسەڵ عەبدوڕەحیم بوناوی دەهات لە مووسڵ هەموو ڕۆژ هاتوچۆی دەکرد دەهاتەوە هەولێر. ئەوانە بە زمانی کوردیشان نەدەزانی، بەڵام ڕێز و تایبەتی مەندی خۆیان هەبوو. قوتابخانەی سانەوی کە جێی بینایی محافەزەی ئێستایە لە هەولێر، مامۆستا مدیر و مامۆستایەکان تیاندا هەبوو، خەڵکی هەولێریش نەبوون هەندێکیان، بە تایبەتی ئەوانەی دەرسی بیرکاری و ئەوانیان دەگوتەوە. ئەو جیاوازەی کە سا باز دەکرێت لە هەندێک جار هەیە، هەندێک خەڵکی توندڕەو هەیە لە ڕووی نەتەوەی و ڕووی ئاینی. بەڕاستی ئەو شتانە زۆر کەم بوو لە ناو خەڵکی هەولێر، چونکە هەولێر هەر بەوە ناسراوە شاری پێکەوە ژیان بووە لە کۆنەوە. والله ئەمن هەموو جارێ بێرە کە دادێم، یعنی ذکرایەتی ئەو منداری کە لێرەم خوێندیە
نارێمەوە پێم گوتی ماری مام لە پشت ئەو مەکتەبەی بوو خانە بوو، خانەی مام ڕەحمان. دوای مامەچکە مام عومەر هات ئەو لەسەر دانیشت. خانەکەی مارێ ئەحمەد غەفووری بوو، ماریان لە قەراتێ ئەو لێری بوون. ئەنجەکە ئەو کاتی لێرە بووم، بێرە دادەم ئێرە زیکراتی ئێرە دەکەم. ئەلێرە لەو مەکتەبەی ئەویان دەداینێ دەرسی دووەم بوو چەندەم بوو ڕێزیان دەکردین کوپەک شیر ئەلێکە کوپە شیریان دەداینێ حەبەکی ڕوونی ماسی هەبوو زەرد. یەکەم ئەوەم ساڵی 73 پاژەوە کولێم خلاص کرد لە کولێ ئادا بەشی کوردی لە بەیانی 11 ئازار. حکوومەتی عێراق زمانی سەدام و ئەحمەد ئەسەم بەکری بەڕەحمەت بێ لەگەمە مەلامە سەفایی هاتو چیان کرد و پێکهاتنێکیان کرد. پێکهاتنەکە ئەو بوو ئەوە وەڵا ئەوە مدیر شورتەش لەگەدا بوو، مدیر شورتە شێروانی بوو، حوسێن شێروانی. لە هاتوچۆکە پێکهاتن بەیانی 11 ئازار بەس حکوومەت هێنێ زایب. لە سەردەمی پاشایەتی کۆمەڵێکیان دانا جەمعیەت المعلمین بەو ناوەی بوو، وابزانم گۆڤارێکیان دەرکرد، ڕۆژنامەیە گۆڤارێکیان دەرکرد وابزان بە ناوی هەولێر ئەگەر هەڕە نەبم. پاشی ئەوە لە دوای شۆڕشی 14 تەمووز لە ساڵی 60 بە ناوی مامۆستایانی کورد المعلمین الأقراط شتێکوە کۆنگرێکیان لە شارۆچکە شەقڵاوە بەست. من لەبیرمە من لەو کۆنگرەیە وەکو میوانێ ینی داوەت کرابووم چوون مامۆستانە بووم. من بەبیرمە نقیبی وەختە نجیب محیدین هەبوو بۆ وەزیری معارف لە حکوومەتی عێراق ئەو تاریخ خوێندەوە بە ناوی مامۆستایانی عێراقی. زۆر باش لەبیرمە مامۆستا خەلیل خۆشناو هەبوو کە مامۆستا بوو بە دەنجێکی گەرم و ڕێک و پێک، ئەویش وتاری مامۆستایانی کوردی خوێندەوە لەوێن دەرێ. خەڵکێکی زۆر بەشداریان کرد. ئێستا شوێنەکانی ئەو کۆنگرەیە وابزانم کۆنگرەی دووەمی شار لە ساڵی لە شارێکە شەقڵاوە بۆ لە ساڵی 60 کرایە وێنەکان لێرە هەیە. ئەوانم لەبیرە مامۆستایان کە ئەو ڕۆڵەی خۆیان هەبوو یانەی تایبەتی خۆیان دوایە کردەوە، ڕێز و تایبەتی خۆیان هەبوو. ئێمە لە کۆڵان یاریمان دەکرد کە قوتابی سەرەتایی بوون. مامۆستا سەید غەریب سەید سەلیم کە بەڕێوەبەری قوتابخانەی ابن مستۆفی بوو مدیر بوو، ماری لەسەرەوەی گەڕەکەکە ئێمە بوو کە داهاتە دەرەوە بەرەو بازار وڵایە هاتە نادی فەرمانبەران گەڕانەوە پاش مەغریبان باوەڕکە ئێمە هەموو منداڵەکان ئەو قوتابیان خۆمان دەشاردەوە لە دەرەوە مامۆستا ئێمە نەبینی یاری دەکەین کە دەڕۆیشتەوە تێپەڕ بوو لە کۆڵانەکە جاداتێنەگەڵمان دەکرد. لای ئێمە بەڕاستی مامۆستا و بەڕێوەبەری قوتابخانە زۆر وەکو پێمان دەگوتن وا دەگوترا ناو خەڵکی وا بوو کە مامۆستا لە قوتابخانە باوکی دووەمە، وەکو نەک هەر بڵێن خەڵک فێر دەکە معلم ینی فێرکەربی بەڵکو مڕەبیشە ینی پەروەردەکاریشە. مامۆستا ڕێزی خۆی هەیە ئەگەر مامۆستانەبی ئەو هەموو خوێندەوار و ئەو هەموو خاوەن بڕوانامەیە لەکوێ پەیدا دەبوو. شوێنی ئەم قوتابخانە بەشەکە لە شوێنە مێژوویەکەی هەولێر کە سنتەری شارەکە نزیک قەڵاتە، مەسەن باغی شاریشمان نۆژەن کردەوە کە لە ساڵی سیەکان دروست کرایە کاتی خۆی کە بە بڕیارێکی ئەنجومەنی شارەوانی هەولێر بوو ئێمال کرابوو، نۆژەنمان کردەوە و دامان تەخسیسمان کرد بۆ خانە نشینەکان بۆی هەم لە سنتەردا بن هەم شوێنێکی تایبەت توشیا و بەو بەڕێزانەی مامۆستا کە خانە نشین دەبن. بۆیە ئەمەی کە پاراستنی بیرۆکەی ئەم قوتابخانەیە بەشەکە لە ئەم تایبەت بەم شوێنەی کە شوێنەواری کۆنی هەولێرە کە وەکو عەرەب تاجیل خانەقا وەکو قەیسەری چۆن نۆژەنمان کردەوە قەڵات، بەڵام تایبەت بە مۆزەخانە ئەمە بە مۆزەخانەیەکی نیشتیمانی ئەو شوێنەی تەنیشت پارچی منارە
تەرخان کرایە بۆ مۆزەخانەیەکی نیشتیمانی کە زەویێکی بەتاڵە پێشان مستەودا بووە و ئەم شوێنە لە کاتی خۆیدا بودجەشی بۆ دانرا بەڵام لەگەر دەستپێکی خەیرانەکان لە 2014 لەگەڵ هاتنی شەڕی داعشیش نەتواندرا ئەم پرۆژەش بستە بواری جێبەجێکردن ئەگەر ناوەکو مۆزەخانەی تایبەت بە هەولێر وەکو مۆزەخانەیەکی گەورەی نیشتیمانی جێشوێنی جێکەونی مستەودا تەنیشت پارچی منارە. جگە لە هەبوونی ژمارەیەک مامۆستای دیار بەڕاستی لێرە بەشێکی هەرە زۆریان لە ژیاندا نەماون ڕوحیان شادویتن ئەوانەی کە لە تەمەن ماون هیوای تەمەن درێژی و تەندروستی باشیان لەبۆ دەکەم بەڵام جگە لە هەبوونی مامۆستا لە پێکهاتەی جیاجیا و ئاینی جیاجیا ژمارەیەکی زۆر قوتابیش لەو قوتابخانە هەبوون کە لە باگراوندی موسڵمان و خریستیان و جوولەکە و پێکهاتەی کورد و عەرەب و تورکمان و کلدان و ئاسوور و ئەرمەن و تا دوایی و ئەوەش بەڕاستی بەتایبەتی لە هەولێر ئەو کۆمەلگایە ئەو پێکەوە ژیانە هەمیشە هەرە بووە و ڕنگدانەوەشی لە پێکەوە ژیانی ئەو ڕۆژ دەبیندرێتن یعنی بە واتایەکی تر یەکتر قبولکردن پێکەوە ژیان و بەشداریکردن لە خۆشی و ناخۆشی یەکتر نەریتێک بووە کە ڕیشەی خۆی داکوتایە لە هەرێمی کوردستان و هەولێریش دەتوانێت بە نمونەیەکی جوان ببیندرێت کە ئەو پێکەوە ژیانە لە ئاستی قوتابیەکان لە ئاستی مامۆستاکان و لە ئاستی کۆمەلگا ئەو ڕۆکە بەدی دەکرێت. من لە ساڵی 1950 ئێستاش پێناسەکەم گەورە کراوە لێرە دانراوە لە کە قوتابی سنفی پۆلیسەی ناوەندی بووم ساڵی 1950 مەریشە عێراق فەیسەلی دووەم ئەو کات کە ساڵێک بوو بۆ مەریک و ینی تاجی لەسەر دانرا بوو بابنێت چکە ئەو لەدایک بوو ساڵی 1935 بوو لە 1953 لە تەمەنی 18 ساڵی کرا بە مەلیک هاتە هەولێر قوتابخانەی سانێوی کە ئێستاکە بەشێکە لە ئەنجومانی وەزیران هاتە ئەوێ کە لە سنووری بڵێن لیوای هەولێر ئەو وەختە گۆتە لیوای سەدرێن پارێزگا تاکە قوتابخانەی سانێوی بوو لەو ڕێزەیە تەنیا لە قەزای کۆیە قوتابخانەی ناوەندی هەبوو هات پۆل گەڕا تا من ئەو کاتکە لە پێ ڕاوەستا تەماشای ئەمە کرد بە بیرمە ئەو کاتێ وانەی ئینگلیزیمان هەبوو مامۆستایەکمان هەبوو خەڵکی مووسڵ بوو مەسیحی بوو ناوی سامی غەزالە بوو وانەی ئینگلیزی پێ دەگوتن کەمێک کۆستا و ڕۆیشتەوە تر ئەوە ینی مەلیک بوو مەلیکی عێراق کە ڕێز و تایبەتمەندی خۆی هەبوو. تاوانە قوتابخانەی هەولێر بۆ ئەربیل یەکەم قوتابخانە بۆیە خەڵکی هەولێر ئەوانەی کە جێنشین بوونە لە هەولێر ئەو وەختی مسلمان بوونە کریستیان بووینە جوو بوونە هەموو لەوێ خوێندیتیان وەکو باسم کرد یەک لەوانە دانیال قەساب چونکە هونەرمەندێکی گەورەش بوو دانیال قەساب هەم بە تەڵەبایەتی لەوێ بوو بە قوتابی هەم بە مامۆستایەتیش لەوێ مامۆستا بوویتەوە و دانیال قەسابیش معروفە ئەوە جوو بوون ئەوانەی کرد لە گەڕەکانی جوو نشینەکانی هەولێر دەژیان بۆیە تەڵەبەی دیکەش قوتابی دیکەش تێدا بە کریستیان جوورەکە مسلمان ینی بەبێ جیاوازی چکە جێ پێکەوە ژیان بووە ئەم کەلتورە دەوڵەمەندەی هەولێر هەرە بووە هەموو ئاینە جیاوازەکان و نەتەوە جیاوازیەکان بێکەوە ژیاون بۆ یەگەری سزلەکان هەر بردرێتەوە چکە ناوەکانیان نووسرایە ئاینیان نووسرایە نەتەوەیان نووسرایە وێنەکانیان هەیە لە ناو سزلە ئەساسیەکەی بنەڕەتەکەی دەکە ماوەی ئەربیل الئولا بۆیە هەمووانی تێدایە بەگشتی مامۆستا بەکاری خۆیان هەستاون بە ڕێک و پێچی دەتوانم ئەوە بڵێم ڕەنگە هەندێک حاڵەت هەبوو بێ ئەو کودەتا و شۆڕش و چی و ئەوانە کێشەی سیاسی کە کەوتن ناو کۆمەلگای عێراق بەگشتی لەوانش کۆمەلگای خۆمانەوەش کاریگەری هەبووە لەسەر هەندە بۆچوونی حزبی هەبووە دەوری هەبوو لە بەسەر ئەوەی کە پەیوەندی نێوان مامۆستا و قوتابیان مامۆستا و مامۆستا قوتابی تێک بدا بەڵام بەگشتی دەتوانم بڵێم کاریگەریەکەی ئەوەندە هێن نەبووە ینی کاریگەری نەبووە بۆ ئەوەی ینی بواری خوێندن کەم بکاتەوە مامۆستا هەبووە لەو حزبە بوو مامۆستاتر لە حزبێکی تر بوو مامۆستا هەبوو سەر بەدەسەڵات بوو ئەوانە هەبووە بەڵام دیسان ئەوانە لە کاریگەری لەسەر ئەوە نەبووە ینی کە
لە کاری خۆیان کەم تەرخەم بن وەکو دەوام فەرمانبەریش کاکە لە کات ئەوەندەی تا کات ئەوەندە دەوامی خۆی دەکرد و ئیشی خۆی دەکرد ئەوە نەبوو ینی من خۆم لە مانجی 12/58ەوە دامەزران بە فەرمانبەر التزامی تەواومان هەبوو لەگەڵ دەوام و کارکردنی خۆمان هەمووی هەر ئەوە بوو مامۆستاش بەشێک بوو لەو وەکو فەرمانبەرێک کاری دەکرد کارەکەی ئەوە هەرچەندە پیرۆستر بوو لە ئەوانی تر دەتوانم بڵێم چونکە ئێمە کە فەربووینە فەرمانبەر لەوان فێر بووین لەبەر ئەوە ئەو لەوانی ئێستا ئاڵوگۆڕی زۆر هەبی لە ڕووی کۆمەڵایەتی و لەو ڕوانەوە بەڵام دیسان دەتوانم بڵێم پەیوەندی کۆمەڵایەتی پێشان لە ئێستا بەهێزتر بوو. ڕۆژانە میوانانی ناوەخۆ و دەرەوە سەردانمان دەکەن ڕۆژانە قوتابی زانکۆ سەردانمان دەکەن تەنانەت وارێککەوتووە هەندێک جار قوتابیانی خوێندنی باڵاش لە ماستەر و دکتۆرە بۆ تەواوکردنی نامە و تێزی دکتۆراکانیان سەردانیان کردوین بەپێی پێویست ئێمە دیکۆمنت و ئەرشیفەکانی خۆمان خستۆتە بەردەستیان و سوودیان لێبینیوە هەرچی لە میوانانی دەرەوە لە ناوەڕاستی عێراق و لە خواری و عێراق زۆر سەردانی ئێرە دەکەن و زۆر سەرسامن پێی هەرچی میوانان لە کونسڵخانەکان ئەوانەی کە بیانین لەو شارە سەردانی ئێمەیان کردووە و سەرسامی خۆیان نیشانداوە لە ئێستادا مۆزەخانە 13 هۆڵی بۆ نمایشکردنی یادەوەری و کەلوپەل و هەرچی پەیوەندی بە قوتابی و مامۆستایانی ئەم قوتابخانەیە هەبووە نمایش دەکات یادەوەریەکان بێگومان لە ناوتۆڵاب و مێزی تایبەت هەڵگیراون یادەوەری زۆر بە نرخن کە ڕەنگە نەتوانین باسی نرخی ئەو یادەوەری و ئەو دیکۆمنتانە بکەین کە لە نرخ نایەن بەڕاستی هەر ژوورێک بە ناوی پەروەردکارێکی گەورە یا بەڕێوەبەرێکی گەورە کراوە کە ڕۆلی هەبووە لە بەرەو پێشبردننی ئاستی ڕۆشنبیری و ئاستی پەروەردە و فێرکردن لەم شارەدا بۆیە میوانان کە دێن ڕەنگە نەک سەعاتێک وتوان ڕەنگە ڕۆژێک بەشیان نەکات کە هەموو مۆزەخانەکە بەدڵی خۆیان ببینن بۆیە زۆر جار سەردانەکانیان دووبارە دەکەنەوە دەستگاکانی ڕاگەیاندن بە سوپاسەوە بەردەوام لەگەڵمانن چونکە ئێمە هەر مۆزەخانەیەک نین بۆ پیشاندانی کەلوپەل و بەس ئێمە کۆمەڵێک چالاکی ساڵانە کە دووبارەی دەکەینەوە وەکو ئەوەی کە جوولەیەک بزاوتێک لەو مۆزەخانەیە هەبێت تەنها ئەوە نەبێت کەشت نمایش بکەین بۆیە بە خۆشحاڵیەوە بە سوپاسەوە بێگومان دەستگاکانی ڕاگەیاندن بەردەوام لەگەڵمانن بۆ گواستنەوەی چالاکیەکانمان ئێمە لە هەفتەی 5 ڕۆژ تەنانەت وا دەخوازێت هەندێک جار شەموانیش یاخود بڵێم زۆربەی کات شەموانیش ئێمە کە پشووی خۆمانە دێین لە مۆزەخانە دەرگەی دەکەینەوە بۆ ئەوەی میوانێک چونکە کاتی پشووە یان خەڵکی هەولێر چونکە کاتی پشووە دێن سەردانمان دەکەن هەندێک جار وا بووە کە ڕۆژانی هەینیش دەرگاکانمان واڵا بکەین بۆ میوانان بە خۆشحاڵیەوە لەو 13 ژوورە لە ئێستادا تەنانەت زۆربەی زۆری ژوورەکان شوێنی ئەوە نماوە کە بەڕاستی کەلوپەل و یادەوەریەکانی لێدا بنین بەڵام ئێمە بە بەردەوام دەرگامان واڵایە بۆ هەر بنەماڵەیەکی بەڕێز کە کەلوپەلی بنەماڵەکەیان باوچیان یاخود دایکیان مابێت یاخود کە دەیانەوێت یادەوەریەکان لێرە پارێزراو بن بە خۆشحاڵیەوە کەسایەتیەکی زۆر وەک لە زوومی کامێراکانتان دواتر دەیبینن کەسایەتیەکی زۆر یادەوەریەکانی خۆی لە دڵی مۆزەخانە پاراستووە و تا دنیامە لای ئێمە بە ئەمانەتەوە هەڵدەگیرێت دووبارە بەخێر بێن پێمان خۆشە ئەوانەی سەردانیان کردوین سەردانمان بکەنەوە ئەوانەی سەردانیان نەکردوین بێن سەردانمان بکەن و مۆزەخانە و ئەرشیفی پەروەردەی هەولێر ببینن کە یەکێکە لە وێزگە هەرە جوانەکانی شاری هەولێر یەکێکە لە شوێنە هەرە گرنگەکانی شاری هەولێر چونکە مێژووی پەروەردەی نزیکەی 100 ساڵی لەخۆ گرتووە دەتوانین بڵێین کورد لە سەدەی ڕابردوو تەنها هەر جەنگاوەرێکی ئازانە بووە داوای مافی خۆی بکات بەڵکو قەڵەم بەدەستێکی گەورەش بووە کورتوانی وێتی بەشدار بێت لە بنیادنانی پرۆسەی پەروەردە و فێرکردن چوەک قوتابی چوەک مامۆستا چوەک و سەرپەرشتیار وەکو پەروەردکارێکی گەورە بۆیە ئێمە دڵخۆشین چونکە ئەو مێژوەمان پاراستووە دووبارە بەخێر بێن و سوپاس بۆ ئێوە